سڵاوتان لەبێتوەم کاتتان باش. ڕۆژانی جەژن تەنها بۆنەیەکی ئاینی نین، بەڵکو وێزگەیەکی گرنگی کۆمەڵایەتین بۆ نوێکردنەوە و تۆخکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتەکان و بەهێزکردنی تەبایی لە نێوان تاکەکان و خێزانەکاندا. لەم جەژنەدا مەبەستمە بزانم کە پەیوەندیە کۆمەڵایەتەکان چۆنن، بۆچی پەیوەندیە کۆمەڵایەتەکان کاڵبوونەتەوە و هۆکارەکانیان چییە. لەم جەژنەدا هاوڵاتیان سەردانی کێ دەکەن؟ من دەچمە لای ئەوان، ئێوەش لەگەڵمدا بن. باسێکی پەیوەندی کۆمەڵایەتەکانم بۆ بکە لە جژنانی پێشووتر و لە ئێستاشدا. جژنانی پێشووتر جێژنەکان جژنانی پێشووتر ئێمە لە لادێ بووین، جژنێکی خۆش و شادی و سەردانیەکمان نەکردەوە چین جژنە پیرۆزەمان لە دراوسێ و کەس و کار و خۆشەویستە کردو تێگەیشتی. بەس ئێستا بە ناشکردنی ناڵێ مۆزوع گوزەرانی خەڵکی باش نییە، خەڵک دڵخۆش نییە بەڕاستی. هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە؟ جاوەڵە هەوتێک هۆکارەکەی چێ؟ هۆکارەکەی بە ئەم وچە و شەق نادرێ و خەڵکی ئێستا ئەمە عێراقی ئەمە لە سال نەوەتی موچەخۆرە وایە؟ ئەکەمە ئاژنەبێ کابرا گوزەرانی چی هەبێت؟ جێژنی چی دڵی بە جێژی چی خۆش بێ وایە؟ دادناوە لە جەژنا پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆخ بکەیتەوە بچی سەردانی خزم و کەس و کار بکەیت؟ وەڵا جا ئەمە زوورین بە سەردانی کەس و کار و خۆشەویست بکەین. ئێمە کە جێژن دێ ئەرەوەڵا سەردانی خزمەکەین، سەردانیانەکە نەچین بۆ لاند، ئەوان دێن بۆ لای ئێمە خۆشی و شادی دەرەبڕین بەس بەداخەوە وایە؟ گەردنازای خۆت لە کێیەکەی؟ وەڵا جا گەردنازای خۆمدا خێزان مەکەم و ماڵ منداڵ مەکەم و لە خۆشەویست و کەس و کار و ئەلاوان نژەکەم. خێر بن سەر چاو ڕێزی تایبەتی دانێ. وەڵی لە پێشە پەیوەندە کۆمەڵەکان زیاتر بوو لەبەرەوەی کە خەڵک سەردانی زۆرترە کرد، ڕەحم زیاتر هەبوو. لەبەر ئێستا مۆبایلە وای لە خەڵکە کردو هەر بە مۆبایلێک دەتوانانی جەژنە پیرۆزە لەگەڵ کەیت و جا کەسی ژادوشی زۆر کەس ناکە. لەبەرەوەی یعنی خەڵکەکە وای لە هاتووە ینی بێتاقەت بووە ناتوانێت ینی ئێستا جیشتەکان ئەو ئەدەوات وشتانی و سیارەوە و شتێکتر زیاتر لە جاران، بەس جاران زۆرتر بوو، خەڵک سەردانی یەکتریە کرد و ڕەحم زیاتر بوو. بۆ نمونە ئەچیت بۆ لێرەوە تۆچی بۆ هەڵەبجە بۆ شوێنێکی تر بۆ سەردانی خزمێ و کەس و کاری. ئێستا ئەگەر پەیوەندە کۆمەڵاکان وای هاتووە کە خزمێکی نزیکی زۆر خۆ نەبێت هەر سەردانیشی ناکەی. هەر هۆکارەکە قورسی بێگاندنەکە یان ئەوەیە کەسی لێ ڕەحم و ئەوانە نەماوە؟ وەڵای هۆکارەکە زروفەکە وای لێ کردووە لەبەرەوەی کە سیلەی ڕەحمیش نەماوە زۆر، خەنجا زروفەکە ژوای لێ کردووە بە بۆنەی بڵێن خەڵک مەشغوڵە، خەڵک ناتوانێت ینی ئیتر هەوڵی ژیانیش تۆزە ژیانی زەحمەت بووە لە جاران. لە جەژنا خۆت پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆخ دەکەیتەوە دەچیت سەردانی خزم و کەس و کار بکەیت؟ بەخوا زۆر بەعزە جار بۆ شوێن بازە شوێنێکە چما تۆزە خزمە نزیک و شوێنەکەینا بۆ وەڵای وەکو جاران نەوەڵا ناچ. ئەویان بۆ وەڵی ئیتر ناڵم ئەم مۆبایلە وای لێ کردووە اینجا کاکە تۆ جاری وایە دوو جارەچیدا شوێنێک بۆ لای خزمێک ئەوە نایەتەوە. ئیتر حاصل ینی واولی هاتووە ینی ئەڵێک دەوانێت کابرا ینی ئەو نێتەوە پێی خۆش نەبێ یان من دوو جار چوومە دەماڵی خزمی وایە یان کەسێکی وایە برادری وایە ئەو نهاتەوە تە منیش وازم ناچوومەوە. بەعام کۆمەڵایەتی سارد بووەتەوە، ئەوە شیکەوای کردو کۆمەڵایەتی سارد بووەتەوە مۆبایلە. ئەم کاری مۆبایلێت تۆ تەلەفۆنێکی بۆکەی ئەڵێ چۆنی چاکی ئەڵێ زۆر باشم تەواو داخیتەوە، بەڵام ناچی بۆ ماڵی ئەبۆ ئەڵێ خۆ من زانیم ئەحواڵی باشە، بەڵام تۆ ئەوسا ئەچی شەو ڕۆژێ لەلایە بووی یا سەعاتێ لەلایە بووی ئەدزانی ژیانی چۆنە. تۆ بە تەلەفۆنەکە ئەڵێ چۆنی باشی ئەڵێ باشم، ئیتر تۆ نازانی ژیانی چۆنە. بەڵام ئەگەر بچیتە ماڵەکەی لە ئەحواڵی ئەزانی دوازە ئەزانی چۆن ژیانەکە چۆن ئەگوزەرێ، ئەو کاتە تۆ ئەزانی بە ژیانی ئەو. بەڵام ئەم مۆبایل و ئەم ئەنتەرنێتە وای کردو ژیانی هەمومانی سار کردوتەوە لە ماڵەکە.
جژنەیە وەک خۆت هەوڵی پەیوەندی کۆمەڵایەتیەکان تۆق بکەیتەوە سەردانی کەس و کار بکەیت هیوایەتمەوە پەیوەندی کۆمەڵایەتیانێ بەڵامتر کە بۆ مەجال لە نەبێ بۆ دروست نابێ ناچاری ینی ئەبێ لەگە وەسعگا بڕێوکە و خەڵکە بۆم جژنە جیاوازتر ناکەی بچی بگەڕێت جاخۆ من ئەگەڕێم هەموو جێژنێ بەڵام بە پێی توانە ئەوانەی کەسە زۆر نزیکەکانم خەڵکەکانی کە پریان ناکەوی جاران هەر بڵێم چی سێ ڕۆژ جێژم سێ ڕۆژ هەرچی ماڵ بوو ئەگەڕای ئێستا بەیانەکەی ئەگەڕی دوانی ڕۆگەی تااقەت نییە خۆ بە سیارەش ئەگەڕی جاران بە پێ ئەگەڕای ئێستا بە سیارە جاران بەلانێکەمەوە 25 کەس بە یەکەوە بووی بێتاقەت نەبووی بەڵام ئێستا دوو کەس سێ کەسێتی یا ماڵ مناڵەکەت یا خەڵکی دوو بودایە ئامۆزایەکە کەسێکی نزیکە تۆشی دوای نەوڕۆ تااقەتن نامێنەوە وایە بەخێر بێن سەر چاواماتن جێژنی ئێستا لەگەڵ ڕابردووە بەقەدەر عەرز و ئاسمان جیاوازی هەیە چونکە زەمەنی ئێمە بڵێن ڕابردوو جێژنێکی یعنی کۆمەڵایەتی جێژنێکی مۆدێرن یعنی خەڵک کە ئەچوو بۆ ماڵان بە دڵێکی خۆشەوە چوو ئەچوو بۆ گردن ئازایی بۆ لای دراوسەکانی بۆ لای کەسوکاری بەڵام ئێستا ئەگەر لەگەڵ ئێستا بەراوردیکەی بەهۆی سۆشیالەوە بەهۆی مۆبایل و ئەم جۆرانە یعنی بڵین ڕەحمی دوور خستوەتەوە خەڵک لە ماڵەوە هەلا و چۆنی باشێ تاو جێژنە پیرۆزە جێژنە پیرۆز بەڵام ئەو کاتەوانە بوو ئێمە مناڵ بووین کاتی خۆی مناڵانی گەڕە کۆ بووینەوە ئەچووی بۆ ماڵان بە مناڵی بۆی دەنچێت نقڵمان بنێن یەگەی بەڵام ئێساوە نەماوە ئێستا کابرا دانیشتۆ لە ماڵە پاڵی لێهاتۆ مۆبایلێکی ناوە بە گوێ حتا لەگەڵ مناڵەکانی بەوەی مۆبایلە قسە ناکە وەک خۆت پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەم جژنەدا تۆق دەکەیتەوە سەردانی خزم و کەس و کار دەکەیت من نەچی خزمم بێت ئەچی بەخێو چێش لەم کاتێ ئەچم بۆ لای بەڵام ئەگەر زۆر دوور بێ ئەوە مەجبورم بە مۆبایل قسەی لەگەڵا بکەم اینجا لەوەش خۆشتر نییە تۆ سەردانی کەس و کار بکەیت بەڵام ئێستا سۆشال وای لێ کردووی کەسوکاری جیا کردووەتە خاصەتەن مۆبایل یعنی کەسوکاری وا لێ کردو دووری کردووەتە لێک پەیوەندە کۆمەڵەتیەکان یا بۆنەکان یا جەشنەکان سەری ساڵ نەورۆز بەڕاستێکگە لە باسی بکەین وەکو ساڵان نەماوە ینی ساڵان گەرم گوڕێکی تری پێوە دیار بوو جەشنەکان سەری ساڵەکان هاتوو چۆی یەکترکردن یەک لە ئامێزگردن هەر ئەو دەست لێدانەوەی یەک هەر ئەو گردن ئازاییە هەر ئەو قسەکردنەی بەرامبەر ئەمە خۆشەویستیەکی زۆرتر ئەنوێنێ ینی گردن ئازایەکان جوانتر ئەبێ پەیوەندیەکان جوانتر ئەبێ بەڵام بەداخەوە ئێسەوا نەماوە ئێستاگەر هۆکارمان زۆر هەیە ینی ئێمە نەمانەوێ هۆکاری مۆبایل هۆکاری دوورکەوتنەوەی خەڵک بەهۆی بارودۆخی قورسی ژیانیانەوە بەهۆی بارودۆخی مادیەوە بە هەموو جۆرە بارودۆخی وای کردووان بارودۆخانەکە خەڵک لێک دوورەکەونەوە بینی کە من وەکو خۆم شخصەن ئەگەر سەری بۆنەی سەری ساڵەکان یا جەشنەکان 20 ماڵ چوایەتم ئێستا 2 ماڵی یەچم باخەکەی تەلیفۆن وای کردووە بە تەسویر پیرۆزباییتان لێکم جەشتان پیرۆز بێت سەری ساڵتان پیرۆز بێت گردنم ئازا بکەن بەڵام ئەو گەرم و گوڕیە نەماوە ینی تۆ ئەگەر باوکێک باوشێکەکە بە مناڵەکەیە زۆر خۆشترە و هەستی خۆشەویستیە زۆرتر نزیکە لەوەی کە بە تەلیفۆنێک کوڕەکە بە باوکێژە باوکە جەشنەکەتان پیرۆز بێ ینی ئەمە هۆکاری سەرەکیەکانی ئەم دنیای تەکنۆلۆژیەیە. لە کۆتاییدا ڕۆژانی جەژن دەرفەتێکی زێڕێنن بۆ تێپەڕاندنی دڵتەنگیەکان و ئاشتکردنەوەی دڵەکان پاراستن و گەشەپێدانی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە لە جەژندا نەک تەنها دڵخۆشی بەخشە بەڵکو بناغەی کۆمەڵگەیەکی تەباو یەکگرتوش بەهێزتر دەکات کە کاریگەریەکەی لە دوای ڕۆژانی جەژنیشدا وەک خۆی هەردەمێنێتەوە. سوپاس بۆ بینەربوونتان، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شەر.